شێرپەنجەی گەندەڵی هەرێمی کوردستان وێران دەکات تا دێت مەترسیەکانی بەڵای گەندەڵی لە هەرێم پترتر دەبن بە جۆرێک گەندەڵی وەک مۆرانە لە جەستەی حکومڕانی داوە و بۆگەنی کردووە. دامودەزگاکان بوونەتە بووکەڵەیەک بەدەستی پارتی و یەکێتیەوە، خزمەتگوزاریە سەرەتایەکان کەم بوونەتەوە، ڕێژەی بێکاری و هەژاریش هەڵکشاوە، چینایەتی گەورە دروست بووە و بێ متمانەی خەڵک بە دەسەڵاتداران گەیشتۆتە لووتکە. جۆرەکانی گەندەڵی لە هەرێمی کوردستان چین؟ ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی دەڵێت گەندەڵی بریتیە لە خراپ بەکارهێنانی دەسەڵات لە پێناو بەدەستێنانی دەستکەوت و قازانجی تایبەت. بەپێی پێوەرە جیهانیەکان سێ جۆر گەندەڵی سەرەکی هەن: سیاسی، کارگێڕی، دارایی. لە جۆرەکانی گەندەڵی سیاسی کە لووتکەی دەسەڵات دەیکات لە هەمویان مەترسیدارترە و بە دایکی گەندەڵیەکان ناو دەبرێت. گەندەڵی سیاسی خراپ بەکارهێنانی دەسەڵاتە بۆ قازانجی شەخسی، حیزبی و بنەماڵەیی، وەک داگیرکردنی کورسی دەسەڵات، تەزویری هەڵبژاردنەکان، دەست بە سەراگرتن و دزینی داهات و مڵک و ماڵی گشتی. ئەمەش بە زیادەوە لە حکومڕانانی هەرێم ڕەنگی داوەتەوە. دۆسیە گەورەکانی گەندەڵی لە هەرێم کامانن؟ بواری نەوت و غاز پشکی شێری گەندەڵیەکانی بەردەکەوێت. بە پێی داتای حکوومەت خۆی تەنیا لە سەدا 43 داهاتی نەوت بۆ خەزێنەی گشتی دەگەڕێتەوە، لە سەدا 57 بە ناوی خەرجی و تێچوون دەڕوات. لە دوای نەوت گەندەڵی خاڵەسنووریەکان دێت، لە سەدا 70 داهاتی خاڵەسنووریەکان بۆ کۆمپانیا حیزبیەکان دەڕوات و بە 13 ڕێگەی جیاواز پارە وەردەگرن. دواتریش گەندەڵەکانی بواری وەبەرهێنان و داگیرکردنی زەوی وزار دێن. بە گوێرەی ئامارەکان لە 3 ساڵی ڕابردوودا تەنیا لە سلێمانی 65,000 پارچە زەوی کە بەهاکەیان لە 1 ملیار دۆلار پترە بە نایاسایی فرۆشراون. ئەمە جگەلەوەی بە ناوی وەبەرهێنانەوە زەویە گرانبەهاکان دراونەتە کۆمەڵێک بازرگانی حیزبی و سیاسی هەڵتۆقی و بەو هۆیەوە سەرمایەکەیان فڕیوە. لە سنووری هەولێریش بە هەمان شێوە زەویە نایەبەکان دراونەتە کۆمپانیا حیزبیەکان بە جۆرێک بەهای 1 لەو زەویە گرانبەهایانە سەرووی ملیارێک دۆلار بووە. هۆکاری پەخستنی دامودەزگاکانی چاودێری چییە؟ لە هەرێم هەریەک لە پەرلەمانی کوردستان دەستەی دەستپاکی دیوانی چاودێری دارایی کە کاری سەرەکیان چاودێری حکومەت و بەرەنگاربوونەوەی گەندەڵیە پەک خراون و ناتوانن محاسەبەی گەندەڵکاران بکەن. پەرلەمانی کوردستان ئەرکە سەرەکیەکانی پێگاتون لە پەسەندکردنی یاسا، چاودێری و لێپرسینەوەی حکوومەت، پەسەندکردنی یاسای بودجا، کەچی دوای 5 خولی پەرلەمانی نەیتوانیوە لەسەر گەندەڵی متمانە لە بەرپرسێکی باڵا وەربگرێتەوە لەلایەن پارتی و یەکێتی دەست و پێی بەستراوە. دەستەی دەستپاکی هەرێم بەپێی یاسا لێکۆڵینەوە لە تاوانەکانی گەندەڵی دەکات و دۆسیەکان ڕەوانەی دادگا دەکات، بەڵام ئەو دەستەیەش قۆڵبەست کراوە و ڕێگەنادەن لێپرسینەوە لە دۆسیە گەورەکانی نەوت، قاچاخی سنوورەکان، سپیکردنەوە و بردنەدەرەوەی پارە و کڕینی کۆشک و ڤێلا لە دەرەوە بکات. هەرچی دیوانی چاودێری داراییشە، ئەرکەکانی پێگاتون لە لێکۆڵینەوە لە چالاکیەکانی ژمێریاری و کارگێڕی، پشکنین و وردبینی خەرجیەکان، دڵنیابوون لە بەفیڕۆدانی دارایی گشتی، دەرخستنی بەڵگەکانی گەندەڵی و فێڵدکردن و بەفیڕۆدان، کەچی هاوشێوەی دەستگا چاودێریەکانی دیکە ڕێگە بە دیوانی چاودێری دارایی نەدراوە وردبینی بۆ دۆسیەی نەوت و گرێبەستەکان بکات. هۆکاری پێکنەهێنانی دادگایەکی تایبەت بە کەیسەکانی گەندەڵی چییە؟ لە ماوەی ڕابردوودا بڕیارێک لەلایەن ئەنجومەنی دادوەری هەرێم بۆ دروستکردنی دادگایەکی تایبەت بە کەیسەکانی گەندەڵی دەرچوو. دواتر بە پاساوی کەمی دۆسیەکانی گەندەڵی بڕیاری دروستکردنی دادگا تایبەتمەندەکە هەڵوەشایەوە. بۆچی پرۆژە چاکسازیەکان هیچیان لێ سەوز نەبووە؟ لە دوای خۆپشاندانەکانی هەفتەی شوباتی ساڵی 2011 دەسەڵاتدارانی هەرێم لە ژێر فشاردا دانیان بەبوونی گەندەڵی دانا، دواتریش چەند پرۆژەیەک ڕاگەیەنران. لەو کاتەدا مەسعود بارزانی کە سەرۆکی هەرێم بوو ڕایگەیان لە چەند مانگی داهاتوو بەرهەمی چاکسازی دەبینن. هەر لەو سەر و بەندەدا سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن کۆمەڵ یەکگرتوو گۆڕان پرۆژەیەکی گشتگیریان بۆ چاکسازی خستە ڕوو. گەر جێبەجێ بکرایە هەرێمێکی خۆشگوزەران پێک دەهات. ناوڕۆکی پرۆژەکە پێگاتبوو لە چاکسازی لە سیستەمی سیاسی هەرێم،
سربەخۆ و بێلایەنکردنی پێشمەرگە و ئاسایش و دەستگا هەواڵگریەکان، سربەخۆ و ئەکتیڤکردنی دەسەڵاتی دادوەری، باگژاچوونەوەی گەندەڵی بە دامەزراندنی دەستەیەکی نەزاهەی بێلایەن و ئەکتیڤ، چالاکردنی دیوانی چاودێری دارایی و شەفافکردنی داهات و خەرجیەکان، چاکسازی ئیداری لە وەزارەتی پەروەردە و نەهێشتنی دەستی حزب. ئەمە جگەلەوەی پەرلەمانی کوردستان بڕیاری ژمارە 2 تایبەت بە داواکاریەکانی خەڵک لە 2011 پەسەند کرد، بەڵام دواتر بڕیارەکە لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان و ماڵپەڕی پەرلەمان بڵاو نەکرایەوە و ون کرا. ئاوڕۆکی بڕیارەکە جیاکردنەوەی حیزب لە حکوومەت، لێکۆڵینەوە لە سەرۆت و سامانی بەرپرسان، یاخستنەوەی هێزە چەکدارەکان، شەفافیت لە داهاتەکان و سربەخۆبوونی دەسەڵاتی دادوەری لە خۆ دەگرت. لە مانگی 2 ساڵی 2016 جارێکی دیکە پرسی چاکسازی هاتەوە بەرباز. لەو چوارچەوێدا مەسعود بارزانی پرۆژەیەکی لە بوارەکانی زیێدەڕۆیی لەسەر موڵکی گشتی، دەرمان و پێداویستی پزیشکی و وەزارەتی پێشمەرگە و سلکی سەربازی ڕاگەیاند. لە کۆتاییشدا ئەمیش بێئەنجام بوو. دوجار لە مانگی 7 ساڵی 2019 کاتێک کابینی نوێم ڕاگەیەنرا، بە قسە ڕیکلامی زۆر بۆ چاکسازی کراوە، کەچی جگە لە زیادبوونی گەندەڵی هیچی دیکەی لێ سەوس نەبوو. ئەنجامی کۆتایی چیمان پێدەڵێت؟ بە بارمتەکردنی دامودەزگاکانی هەرێم و داگیرکردنیان لەلایەن پارتی و یەکێتی وای کردووە پەتای گەندەڵی ببێتە هەڕەشەی یەکەم لەسەر ئێستا و ئایندەی قەوارەی هەرێم. ئاماژەکان ئەوەمان پێدەڵێن بانگەشەکردن بۆ چاکسازی لەلایەن دەسەڵاتدارانی هەرێم لە 12 ساڵی ڕابردوودا تەنیا بڵقی سەرئاو بوون، چونکە کاتێک دەسەڵاتدار دەتوانێت چاکسازی بکات کە خۆی لە گەندەڵیەوە نەگلا بێت.